هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێم لە قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان بە بەشداری چین و توێژە جیاوازەکان خۆپیشاندانێکی بەرفراوان بەڕێوە چوو. سەرەتای خۆپیشاندانەکەش بەگردبوونەوە لە بەردەم قوتابخانەی لەیلا قاسم دەستی پێکرد و دواتریش ڕێپێوانیان بۆ بەردەم سەرۆکایەتی زانکۆی گەرمیان ئەنجامدا و بە دروشمی جۆر بە جۆر و بە گڕوتینێکی بەهێزەوە مامۆستایان و فەرمانبەران بایکۆتیان دووپات کردەوە تاوەکو مافەکانیان بەدەست دێنن. گەورەترین کێشەی ئێمەی فەرمانبەران و موچەخۆران ئەوەیە سقەیەک لە نێوان ئێمە حکومەتی هەرێمی کوردستانە نەماوە. ئێمە وەکو مامۆستایان دڵنیا دێنە حکومەتی هەرێمی کوردستان تاکو بەدیهێنانی داواکاریەکانمان تاکو هەڵوەشانەوەی تەواوی پاشەکەوتی بە زۆرە ملەی موچە بەردەوام بین لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. دڵنیاتان دەکەین تا تەواو پاشەکەوتی زۆرە ملەی موچە هەڵنەوەشێتەوە ئێمە بەردەوام بین لەسەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. هاتوین بەردەوامە بین لە خەباتی مەدەنیمان بەردەوامە ببین لە داواڕەوەکانمان تا گەیشتن بە ئامانج تا کۆتایی هێنان بەستم. بەنسبەت ئەوەی تا چەند قەنەعەتمان بەوە هەیە کە حکومەت وەڵامدانەوە ئێبێ ئەو ڕۆژانەی پێشوو ئەوەیان دەرخست کە ئەکرێ فشاری مەدەنی بەرهەمی هەبێ. ئێمە تاوەکو داواکاریەکانمان چێبەجێ نەکرێ ئێرە چۆڵ ناکەین بە بەردەوامی ڕۆژانە دێنە ئێرە داواکاین لە کەسوکاری ئەو قوتابیانەی کە بە خەمخۆری و ئێستا هاتوون وەیرە داواکاین لە کەسوکاری ئەوانش بێنە ڕزی خۆپیشاندانەوە. جیاواز لە خۆپیشاندانەکانی ڕابردوو ئەم جارەیان ژمارەیەکی زیاتر لە قوتابیان و کەسوکاریان بەشداری خۆپیشاندانەکان بوون و پاڵپشتی خۆیان بۆ مامۆستایان و موچەخۆران دووپات کردەوە و دواتریش دەستەی مامۆستایان و فەرمانبەرانی هاوبەش بەیاننامەیەکیان خوێندەوە و داوای شایستەدارایەکانیان کرد لە دەسەڵات. خاوەن پێداویستیەکی تایبەت مافمان زۆر خوراوە بە ڕوبعە موچەوە. دووەمیەشیان بەم حاڵەیشەوە کە خاوەن پێداویستی تایبەتم کاسبی بازارەکەم بازاریش نەماوە. وڵی نازانم من هیچ متوانەیەکم نییە لەبەرەوە زۆر وعدیان داوە و جێبەجێیان نەکردووە. ئەبێ هەموومان پشتی مامۆستا بگرین چونکە مامۆستا تەنیا موچەکەی نەبراوە مامۆستای ئێستا داوای حەقی هەمی میلەتەکە. ئەمە وەم دەرچوونی ئەم خەڵکە لەسەر ئەم جادە دەرکەوتووە دواییانە. خوای گەورە وڵامی ناڵەی ئەم خەڵکە ڕوتووە ژارە ئەداتەوە کەوە گیفانی بەتاڵات نەسەر ئەم جادە نەکوە چەقۆوە. ئەمانەوە گیفانی بەتاڵ هاتنە داوای مافی خۆیانەکەن. ئەو دوو مناڵم هەموو شەوێ دەفتەر و قەڵەمەکانیانە تێرن و پرسیارم لێکەندایە کەی دەوام بکرێتەوە بۆ مامۆساکەمان دەوام ناکە. مامۆسایان و فەرمانبەران و تەندروستکاران و مامۆسایانی زانکۆ و خوێندکاران چین و توێژە جیاوازەکان دەستمان داوەتە خەباتێکی مەدەنی بۆ سندنەوەی مافە زەوتکراوەکانمان لە ئێستاشدا سەرباری درێژەدان بەو خەباتە و بەردەوامیدان بە بایکۆت لێرەوە ڕای دەگەێنین. ئامانجی ئێمە لە ئێستادا تەنها وەرگرتنەوەی ماف و موچەی تەواو و شایستە دارایەکانمانە. هیچ ئامانجێکی سیاسی و لایەنداریمان نییە. ڕەتکردنەوەی هەر جۆرە پلان و فشارێک وەکبکردنەوەی ناڕەزایەتیەکان و شکاندنی بایکۆت. زیاتر لە 3 ساڵەوە بە بیانووی قەیرانی دارایی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی نایاسایی سیستمی زۆرە ملەی پاشەکەوتی بەسەر موچەخۆران سەپاندووە و جگە لە بەڵێنی بێبنەما تاوەکو ئێستا نەیتوانیوە هیچ لە بەڵێنەکانی بباتە سەر. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.